ئەو کومناڵم لە 1970 وفاتی کردو بەس دایکم مابوو لەگەڵ بنە ماڵەکەتان ینی لەبەر ئەوە بۆ هۆکاری تەقانەوەی ماڵەکەتان سەر مەسەلەی کێ بەشدار بووە لە ڕاپەڕین ماڵیان تەقاندەوە هەرین من نەبوو 360 دەماڵ بوو دوایش قەرەبووی بۆ نمونە سیارە کرایەوە سیارەکەی من چکۆم سیارەمە بوو سیارەی بەرازی لە 1970 هەبوو سوتاندیان سیارەی تریشم من هەر لەو ڕۆفەوتا ینی بەڵام سیارەکەی خۆمیان سوتاند و بەس قەپاقەکەیان بۆ جێشتوم دوایش قەپاقەکەی بە سەلامەتی گڕێکیان تێبەردا و سوتاندویان هەم ماڵیان تاڵان کردم هەم لای خانووەکەیان ڕوخاندە بووین تەمەن لایەکیشیان بۆی ڕوخاندە بوو بڵێن هاوسەیەکمان کە ئێمە چاکەمان بەسەریەوە هەبوو ینی هاوسەیەکی تورکمانمان هەبوو لە شارەکە ئێمە بڵێن لە نەداری شتان نەختێ باوکم بەشی خۆی ئەو کاتە هەبوو بوو ینی ئەوە حەقیقەتێکە چاکەمان لەگەڵیانە هەبووە هەندێجار قەرزی باوکم پێداون لیان قەوماوە ینی کە مناڵ بوون ینی باسی مناڵیەکەین دوای ئێمە کوڕەکانیان گەورە بوو ئەمن بوون دوو کوڕیان کوژرا لە ڕاپەڕێنە بەس وەکو حەقی هاوسێتی وەفای بۆ باوکم ڕێگریان کردبوو کامل خانێکەمان بتەقێنەوە بەڵێ نیوەیان تەقاند بوو نیوان هێشت بوو دوسێ ژوور لە پشتەوە بوو بۆمان مابوو